بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاو لە بینەرانی کەناڵی ئەسمانی پەیام هەوڵ دەدەین لە بەرنامەی گفتوگۆی ئەم شەوماندا قسە لەسەر کۆسپەکانی پرۆسەی پەروەردە لە هەرێمی کوردستان و تاقیکردنەوە گشتیەکان بکەین کە لە چەند ڕۆژی ڕابردوودا تاوەکو ئێستاش بەردەوامە. قسە لەسەرەوە دەکەین ئایا لە ماوەی 27 ساڵی ڕابردوودا فەلسەفەی پەروەردە لە هەرێمی کوردستاندا وەکو پێویستدا ڕێژراوە، ئایا کۆسپەکانی بەردەم بەرەو پێشبردننی پرۆسەی پەروەردە چیە لە هەرێمی کوردستان، ئایا دوای 27 ساڵ دەسەڵاتی خۆماڵی کوردی پرۆسەی پەروەردە و فێرکردن لە هەرێمی کوردستان لە ئەولەویەتی کارەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بووە. لە ڕابردوودا بینیمان دەست بۆ قوت و ژیانی مامۆستایان و کارمەندانی و فەرمانبەرانی پەروەردە برا لە هەرێمی کوردستان. ئەمەش کاریگەری ڕاستە و خۆی لەسەر پرۆسەی خوێندن دروست کرد لە هەرێمی کوردستان. ئێستاش لە ساتی تاقیکردنەوەکان یاخود لە کۆتاییەکانی تاقیکردنەوە ئەزمونە گشتیەکانی پۆلەکانی 9-12. ئایا ئەم تاقیکردنەوەیانە وەکو پێویست بەڕێوە چوو لە هەرێمی کوردستان تا چەند گرێ و کۆسپ و گرفتەکانی بەردەم تاقیکردنەوەکان لە کوردستانە بە شێوەیەکی گشتی چارەسەر نەکراوە. هەوڵ دەدەین لە بەرنامەی گفتوگۆی ئەم شەوماندا قسە لەسەر ئەم تەوەرانە بکەین بە میوانداری هەریەک لە بەڕێزان مامۆستا سادق عوسمان سازانی سەرپەرشتیاری پێشووی پەروەردەی لە سنووری پارێزگای سلێمانی، مامۆستا مەریوان سەلاح حیلمی ڕۆژنامەنووسی پەروەردەی بەخێربێن بۆ ستۆدیۆی بەرنامەی گفتوگۆ لە کەناڵی ئەسمانی پەیام. مامۆستا سادق ئەگەر بە شێوەیەکی گشتی مەسحێکی عام قسە لەسەر پرۆسەی پەروەردە بکەین لە هەرێمی کوردستانە، ئێوە وەکو سەرپەرشتیارێکە پێشتر ورتر لەسەر ئەوە ڕاوەستان و هەروەها لە دوای ئەوەش کە ئێوە خانە نشین و نەبینین چالاکانە لەو بوارە کۆڵتان نەداوە لە پێشەوەی داواکاری خواستەکانی خەڵکا بوون، تا چەند پرۆسەی پەروەردە لە هەرێمی کوردستانە لە ماوەی 27 ساڵی ڕابردوودا لە ئاستی پێویستە چوەتە پێشەوە یاخود بۆتە ئەولەویەتی کارەکانی حکوومەتی هەرێمی کوردستان. بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاو لە ئێوە و لە بینەران و سوپاسی بەڕێز دەکەین بۆ ئامادەکردنی ئەم بەرنامەیە. من پێش لەوەی وەڵامی پرسیارەکەی جەناب بەمەوە حەزەکەم سەرەتایەک ڕوو بکەم مامۆستایانی کوردستان بەگشتی و داوایان لێ بکەم کە ئەوان هەرگەرم و گوڕ بن، هەر سارد نەبنەوە و خۆیان ئاسا نەیەڵن پرۆسەی پەروەردە بەڕاستی پەکی بکەوێت کە ئەزانم باری سەرشانی ئەوان کە کۆڵەکەی سەرەکی پرۆسەکەن زۆر قورسە، بەڵام لە هەمان کاتا هیمەتی ئەوان ئەبێ دانەبەزێ، چونکە دوجار ئەوەی کە زەرەرەکە مناڵی ئەم میلەتەیە کە ئەوان مەبەستیانە. ئەم مەوزوعە ئەگەر جائیز بێ ئەم تەشبیهە بکەم، ئەگەر جائیز بێ بڵێم ئەم وەکو این تەشبیهیەکەم ئەڵێن دوو ژن لە زمانی ئیمامی ئەحمەدا کێشیانە بێ لەسەر مناڵێک، هەردووکیانی دیعایەوەکەن کە ئەم مناڵەهی ئەوە تەبانێکێکیان ڕاستە دایکە ئەسڵیەکەیەکیشان ئیدعاەکە ئەچنە لای قازی کە ئیمامە بێ پێ ئەڵێن هەردووکیانی دیعاەکەن، ئەویش ئەڵێ چار نییە، هەرچی پیان ئەڵێ بەگوێی ناکەن، ئەڵێ باشە مناڵەکەتان بۆ لێتەکەم یەکی لە تێکتانەیەمێ. دایکی ئەسڵی لە تاو مناڵەکە چونکە خۆشیەوێ دەست لە مناڵەکەی هەڵەگرێ، بەڵام دایکە با بڵێن ئەسڵیەکە ئەڵێ باشە لەتی کە لەتەکەی خۆم بەرێ. من ئەڵێم مامۆستایان وەکو بیلاتەشبێ وەکو دایکە ئەسڵیەکەی مناڵەکەوان باوکو دایکی مناڵانی ئەم میلەتەن، ئەوان ئەبێ پەرۆژ بن و ئەبێ نەیەڵن کەوا مناڵی ئەم میلەتەمان بەڕاستی بێناز بن، چونکە چاوی تەلەبەکانمان چاوی خوێنکار و فێرخوازەکانمان لە دەرگای قوتابخانەکانە و لە هیمەتی مامۆسایانە. بەڕاستی بەرامبەر سەلماندی بەرامبەر کە دەسەڵاتە کە حکوومەتە بەداخەوە کە ئەو قسەی ئەەکەین، سەلماندی کە ئەو یعنی ئەگەر وایش نەبێت ئەگەر هەمووشیان نەبن، چونکە خەڵکی دڵسۆز لە دام دەستگاکانە هەر هەن، بەڵام ئەو گروپەیە ئەو چەند کەسانەی کەوا کاربەدەستن و هەموو ئیشەکان و ئەڵقە گرنگەکانی پرۆسەکە لەدەست ئەوانایە، بەڕاستی وەک دایکە نائەسڵەکەوان هیچ مەطلەبیان نەبوو لەم چەند ساڵا یعنی بە تەجروبە دیمان کە هیچ مەطلەبیان نەبوو کە مناڵانی ئەم میلەتە چی بەسەرادێ. ئەڵێن لە سەردەمی جەنگی جیهانی دووەما بێ چەرچڵ کە قەسفێکی مرەکەز و خەستی لەندە نەکرێ، زۆربەی مؤسسات و بینا و دام و دەستگاکانیان وێران نەکرێ، ئەپرسیە ئەڵێ جیهازی تەربیە چۆنە و جیهازی قەزا ئەو دووشتە، ئەڵێن وڵا شکر ئەو دوانە سەلامەت و قەزایش خۆی هین کردووە، ئەڵێ دەمادەم ئەو دوانە سەلامەت بن ئێمە ڕاستە بینەوە. ئەڵێن سەرۆکی سنگافورە لیان پرسی وتیان سڕی ئەم نازڵە و پێشکەوتنی ئێوە چییە؟ وتی ئێمە دراسەمان کرد، لێکۆڵینەوەمان کرد کە ئیمتیازات و حەسانەی سەرۆکی ئەنجومەنی وەزیرانمان یا بە مامۆستا
لە موچەو لە حەسانە وەتوانیمان ئەم پێشکەوتنە بەدەستبێنین بەداخەوە لای ئێمە مامۆسایان و پرۆسەی پەروەردە بێناسترین و بێکەسترین خەڵکن لەم کوردستانێک ئەمە جێی داخە بەڕاستی من لە ساڵانی سەرەتایی دروستبوونی حکوومەتی هەرێم و سەرۆکایەتی هەرێم و ئەمانە چەند جار گوێمان لێبووە هەموو گوێ لێبووە کە کاک مەسعود کە سەرۆکی هەرێم بوو ئەو کات ئەیوت مامۆستا هەمومان قەرزانی یعنی ئەوەندە باسی مامۆسای ئەکرد ئینسان ئەیوت خەڵک حەسادەت یابرد بە مامۆستا بەڵام دوجار مامۆستا شەقی خوارد و هیچیشیان نەکرد بەرامبەر ئەو کەسانی کە شەقیان لە مامۆسای ئەمە بێ ئەهمیەتکردن و بەڕاستی بێناسکردنی مامۆسایە بەڵام دیسان داواکەم لە مامۆسایان کە یعنی ئەو گەرم و گوڕیان هەر لەبەر خاتری مناڵی ئەم میلەتە تێک نەدەن و ئینشاء الله وەزعێکیشی دێتە پێشەوە کە ئەوان بە مافی خۆیان بگەن و ئەو پرۆسەیە بکەوێتە سەر پێی خۆی و بەرەو پێش بڕات کە ئێستا حاڵی حاضر لەم چەند ساڵی وەکو جەنابەت پرسیارەکەت کرد تا ئێستا بەڕاستی زۆر بێناز بووە و هیچ بە هەموو ئەو گۆڕینی حکوومات و ئەو هەموو کۆنفرانس و کۆنگرە و شتانەی کە بەسرا بۆ پرۆسی پەروەردە هیچێکی وایان نەکردکەوە ئینسان دڵی پێی خۆش بێت و پەروەردەکارەکان بەڕاستی دڵیان ئارامی ئیسراحەتی بگرێت. بەڵێ مامۆستا فەلسەفەی داڕشتنی پەروەردە لە چۆ دەست پێەکە ینی چۆن فەلسەفەی داڕشتنی پەروەردە و فێرکردن لە هەرێمی کوردستان نابێت داڕژێ بۆی پەروەردەیەکی تەندروست بەرام بێت خۆی فەلسەفەی پەروەردە ئەبێ لەوێەوە دەست پێ بکات کە تاکی کۆمەڵگەی کوردی تاکی پەروەردەیی یعنی فێرکار کە مامۆستایە ئەوانە وا بە شێوەیەک هەم خۆشەویستی بۆ نیشتیمان هەم خۆشەویستی بۆ خەڵک یعنی خەڵک و خاک بە پەروەشی بۆ مناڵانی میلەت ئەمە پاڵپێوەنەرێکی سەرەکییان بێتکەوە خزمەتی بکەن وە لە بەرامبەرە ئەمان وەکو چۆن ئەرکیان لەسەر شانە مافەکانیشیان دەستەبەر بکرێ بۆ ئەوەی کەوا بتوانن بە شێوەیەکی ڕاست و دروست ئەو یعنی فەلسەفەیە کە بۆی کارەکەن بە ئەنجامی بگەێنن. مامۆستا مەریوان تۆ هەمووکو مامۆسایەک هەمووکو ڕۆژنامەنووسێکی ورد بەردەوام ئیشەکەی لە بواری پەروەرداوە ئەنووسید و متابعەتی و ڕەخ نەشەگری ئەو پرسیارەی مامۆستا سادق هەر بە دیوەکەی خۆیان لە تۆش بکەم ئایا وەکو پێویست لە هەرێمی کوردستان لە ماوەی 27 ساڵی ڕابردوودا ئیش لەسەر ئەوە کراوە پەروەردە و فێرکردنێکی تەندروستی وا هەبێت کە نەوەیەکی باش پەروەردە بێ وەکو ئەو نمونانەی مامۆستا سادق باسی کرد لە هەندێک لە وڵاتان نمونونەکەی چەرچەڵ وە سەنگافورە هەندێک نمونەی باس کرد ینی ئایا لە کوردستانە ئەمە کراوە کە ئێمەوە چارەکە سەدەیەکمان تێپەڕان لە دەسەڵاتی خۆماڵی کوردی. بەڵێ سپاس بۆ جەناب سپاس بۆ بەرنامەکە سپاس بۆ تەلەڤیزیۆنی پێیان و بە خێراتنی مامۆستا سادقی بەڕێز دەکەین. لە ڕاستیە لەم 27 ساڵی ڕابردووە یانێگەر بە خێرایی با بڵێن بە ڕابردووە بچینەوە لەم 27 ساڵی ڕابردووە بە هەموو قۆناغ جیاجیەکانەوە پەروەردە بە پێویست نەچۆتە پێشەوە پەروەردە لەو ڕادەیە یان لەو ئاستایان نەبووە ئەوەی کە ئێمە ئەمانێ و لە مێشکی ئێمەیە بین ئێمە کۆمەڵگایەک با بڵێن ئێستا و ئایندەیەک دروستکەین بەهۆی پەروەردەوە کە مناڵەکان و گەنجەکان بتوانن لە ئێستا و لە ئایندەیە بتوانن لەسەر پێی خۆیان بۆستن و بتوانن لە ئێستا و لە ئایندەیە تاچێکی ئەکتیف و تاچێکی بەرهەمهێن و کەسێک یان با بڵێن کەسێکی گونجاو کە لە ڕێی پەروەردەوە یان مەسەلەن کەسێک ئامادە بکەی بۆ بازاری ڕۆژ یعنی ئەم مناڵە لە ئێستا و لە ئایندەیە بتوانێت لە کۆمەڵگایە جێی بێتەوە. تا ئێستاکە پەروەردە لە هەرێمی کوردستانە بەم ئاراستە ئیشی نەکردووە. چێ بەرپرسە لەمە ینی چێ ئەبێ ئەمە بکات؟ ئایا مامۆستا سەرپەرشتیار وەزارەت سیاسەتی حکوومەت کامیان؟ خۆی پەیوەندی سەرشی بە سیاسەتی حکوومەتەوە هەیە ئەوەی کە لە سەرشانی مامۆسای لە چەند سەعاتێکی کەمە ئەیگەێنێ بەڵام چەند سەعاتێکی کەم بەس نییە ئەبێت مناڵ کە ئەچێ بۆ مەکتەب بە درێژایی ڕۆژ لە دەرەوەدا ببڕێت. ئەم مناڵە هەموو بیر و هۆشەشی
لای مەکتەب و لای مامۆستا و لای چالاکیە جۆر بە جۆرەکان بێ کە لە خوێندنگایەکرێ مناڵ نابێت لە ماڵەوە خەریکی مۆبایل بێت بە 3 ساعت و بە 4 ساعت یا خەریکی تەلەڤیزۆن بێ یا لە دەرەوە خەریکی ڕاکردن بێ ڕاست ئەمانەشی تێکەوێت بەڵام پێویستە ئەم مناڵە بە شێوەیەکی گشتی مناڵانی کوردستان و گەنجان ببەسرێنەوە بە مەکتەبەوە و زیاتر چالاکیەکانیان و زیاتر خوێندنیان ئێمە خێزان خۆی لێی بەرپرسە بۆ خۆمە خێزان دەوری هەیە خێزان دەوری هەیە لەوەی کە چۆن طبعاً ئەمە کەمینەیە مناڵێک خۆی بێبەشت بەڵام غیری ئەوە زۆری نەکە بێ خێزان لە پشتی بێت ئەبێ مامۆستا لە پشتی بێ ئەبێ حکومەت لە پشتی بێت یعنی ئەوە کەمینەیەکێ خۆی گۆران شارێکی هەیە لە ئەوە تۆی گۆڵی دەمبا لەسەر بەردەشی ڕق ئەڕوێن بە دەرێژ عەبدوڵڵاڵێ ئەمە کەمینەیە کەسێک هەڵکەوێ خۆی ببێ بەشت بەڵام مناڵ وە گەنج ئەبێ ئیلە ئاراستەیکەیت تۆ ئاراستەیەکەیت کە ئەمە کەسێکی کشت و کاڵی دەرچێ تۆ ئاراستێکی کە بێ پزیشک تۆ ئاراستێکی کە بە زمانەوان بێ تۆ ئاراستێکی کە کەسێکی کارامە بێ لە بوارێکە کەواتە مامۆستا سێ کوچکەی خێزان و مامۆستا و حکوومەت ئەم سیانە بەرپرسن ئەم سیانە سێ جومگی ڕئیسین یعنی هەرچێکیان کاریگەریان هەیە جونگەکان مەسەل لە خێزان بۆ خۆی گرفتی هەیە لە کۆمەلگای ئێمەیە یا مەسەلەن ڕاستیت پێ بڵێن یعنی ڕاستە مەسەلەن خێزان دەوری هەیە بەڵام خۆی پێش خێزان بە دەرەجەی یەکەم حکومەتە یعنی بە دەرەجەی یەکەم حکومەتە کە تۆ پەروەردەیشی وها بێنێتە ئاراوە کە بتوانێت بێتە شاد ڕێگەیەک بۆ گۆڕانکاری لە کۆمەلگایە هەم بۆ ئێستا هەم بۆ ئایندە حکوومەت بۆ ئەمەی نەکردووە لە هەرێمی کوردستانە خۆ هەر کورد زمانە هەر خۆمانین تۆ سەیری مێژووی ڕابردوو کە لە سەردەمی بوون نە کۆماری کوردستانە کە کۆمەڵە دەستکە و بەدەستێنە گەورەترین ئینجازیە لە سەردەمی بەیانی 11 ئازارە کە حکوومەتی عێراقی حکومی زاتیە بە کوردەکانی باشوور ئەو خاڵە گەش و دیارانەی کە بۆ کورد بەدەسات و هەمووی خوێندنە بە زمانی کوردی زمانی دایک دەرچوونی ڕۆژنامە بە زمانی کوردی یعنی ئەم خوێندن وشتە بۆ بە سوورگە و سنتەری دەستکەوتەکانی کورد خۆ ئێمە ێستا ئەوانەمانێ و هیچ زمانێکی تریش بەسەرمانە نەسەپێناوە بۆ ئەبێ ئەم حکوومەتەمان یعنی بەرپرس بێت لە دواکەوتنی پرۆسەی پەروەردە لە هەرێمی کوردستان ڕاستە زمان شتێکی ڕئیسی و شتێکی سەرەکی و گرنگە بەڵام لە چەند ساڵی ڕابردووە ئەم حکوومەتە بیری لەوە نەکردوێتەوە کە کۆمەلگایشی هۆشیار لە ڕێی پەروەردەوە دروست بێت کۆمەلگای هوشیار لە ڕێی پەروەردەوە کە دروستە بێت لە بەرژەوەندی دەسەڵاتی دیکتاتۆران نییە ئەو جۆرە حکومڕانانەی کە ئەمەی کە هەیە لە کوردستانە مێگەلی ئەوێت کەسی شوێنکەوتووی ئەوێت کەسی ناسەرشی ئەوێت ئەم جۆرە کەسانەی ئەوێت بۆ ئەوەی کە خۆی چی ویست ئەم بڕوای پێ بکە خۆی چۆنی ویست ئاوەها ئاراستەیکە ئەوەی نابێت بەو شێوازەکە پەروەردە بە شێوازێک پێشکە ئەگە وابە نمونەت پێت ئەڵەمیانی وەکو نمونەیەک بڕۆ سێری کە لە ساڵە هەر لە وەزارەتی پەروەردەی وەرگرە لە پەروەردەی سلەیمانی وەرگرا لە وەزارەت لە پەروەردەی هەولێر لە شوێنەکانی کە لە هەموو شار و شارژەکان بزانە ساڵانە چەند کەس لە مناڵ و لە مێردمناڵ و لە گەنج وازە خوێندنێنێ ئێمە سەرۆتی نیشتیمانیە چۆنە بێمە وازە خوێندنێنێ ڕژەی تاوان زۆرە بێت خۆ قابلەکەی وازە خوێندنێنێ قابلە ینی بێ بادیسۆن یعنی نابێت ئەوە ڕژەی تاوان زیاکە بچۆ مەسەلەن ئەوانەی کە سەردانێکی سژنەکان بکە ئەو کەسانی کە تاوانیان کردووە یەکەم شت پرسیاری ئەوی لێ بکە تا چەنت خوێندووە یعنی ئاستی خوێندنی نزمە لەبەر ئەوە ئەم بەڵگەیە بۆ ئەوەی کە بچووکترین بەڵگەیە لەسەری کە بهێنینەوە کە تۆ کەس لە کۆمەلگایە کەسێک بەهۆی بارودۆخی ژیانەوە بەوەی هەر هۆکارێکەوە بێت هەر هۆکارە بێت کە وازە خوێندن بێنێت یعنی ئەم کۆمەلگایە بەیەتە دواوە یعنی تۆ تەوێ ئەوەش بڵێ بە دیوێکی تراحقی نییە دراسەوە نەکراوە تایسە و هۆکارانە چین خەڵک وازە خوێندنە هێنێ ئەمەش بێ حکوومەت بیکە بڵێ حکوومەت نابێ بهێڵێت ئێستا مەسەن لە وڵاتێکی پێشکەوتووە تۆ بۆت نییە مناڵەکەت لە شوێنێکەوە بەری بۆ شوێنێکی کە بڵێ من ئەمە ئیجازەی بۆ وەرەگرم یان شتێک لەو ئەمە دەرسی هێمە دەوامی هەیە ئەمە لە وڵاتی پێشکەوتووە بە پرسیارکە متابعە بکە لە وڵاتی پێشکەوتووە ئەمە ئێرە چکە وڵاتێکی دواکەوتووە حکوومەت بەبەستی نییە ئەم باوکە مناڵە خوێندن دەرئێنێت ئەم مناڵە ئیشی پێ ئەکات
ئەم مناڵە جێی بەخێوکەری خێزان ئەگرێتەوە ئەمە باشی بەمەنی ینی لە ڕەنگە ئامارێ بکات یا ئامارێکی کەم یانیەوە تا ڕادێ ناتەواو شتێک لەم بابەتە بکە بەڵام حەقی چارەسەرکردنی لە کاتی خۆپشاندانەکانە دروشمێکیان بەکارێنە خۆپشاندەرایان و حکوومەتی هەرێم نایەوێ خوێندن هەبێت و نەوەیەکی خوێندەوار دروست بێ بۆی پرسیار بخاتە سەر ئەوان بڵێن ئەدەی فەرموو لە کورسیەکانتان وەرنە خوارەوە هەڵبەت قسەکەی بەڕێزشت هەر بە دیوە لە دیوەکانە ئەوە ئەگەیەنێ ینی ئەو نەوە خوێندەواری کە لە کوردستان بێ دروست بێ ئەم حکوومەتە نەهێشت وەکو پێویست بچێتە پێشەوە دروست بێت بەڵێ نەهێشتەوە بەڵام ئەوەی ڕاستی بێ خەڵک تا ڕادێک هوشیاری هەیە ئێمە لاریمان لەوە نییە خوێندن تا ڕادێ دەوری بووە بەڵام ئێمە ئەوەی کە ئێمە بەسمانە کە بینەرانی خۆشەویست ینی مەسەلا غڵەتێنەکەن ئێمە ئەمانەوێت ئەمە گشتگیر بێت ئێمە ئەمانەوێت شار و لادێ و شارۆچکە هەموو شوێنێک بگرێتەوە ینی خوێندن ببێ بەسەنتەر خەڵک لە ڕێی خوێندنەوە پسپۆڕەکانی وەرگێک خەڵک لە ڕێی هەموو شتەکان با بڵین کە تۆ بتەوێت کۆمەلگای ئابگۆڕی ئەبێ هەموو شتەکان لە ڕێی خوێندنەوە بێت بەڵام حکومت باشی بەمەنیە بەڵێ سوپاس ماوەسە سادق پرۆسەی پەروەردە لە هەرێمی کوردستان بۆ بەرەو پێش ناچێت هەڵبەت ناوەڕۆک جەوهری قسەکانی ماوەسا مەریوانیش هەر هەمان ئەوەی پرسیارەکەی منە بەڵام بۆ لە هەرێمی کوردستان پەروەردە هەنگاونانێ بۆ لە ئاسی تموحی ئێمانێ بۆ لە ئاسی تموحی ئێوانێ وەکو سەرپەرشتیاری پەروەردەی خۆی سەبەبی سەرەکی ئەوەیە کەوا وەکو لە سەرەتاوە عەرزم کرد ئەوانەی کە لەسەر کارن و ئەوانەی کە بەرپرسن لەو کەیسە یا لەو با بڵین دۆسیەیە بەڕاستی نە پسپۆڕنتیایە و نە ئەشتوانم بڵێم زۆرینەیان نە دڵسۆزن ئەوە هۆکارێکە هۆکارێکی تر ئەوەیە کەوا تەبعاً هەموو مرۆڤێک لە کۆمەلگایە یا لە وڵاتێکە کە کارەکە وەکو ئەرکی لەسەر شانە مافیشی هەیە دیقەت بکە وازان پتر لە 10 ساڵە بێ دامەزراندن نییە بۆ مامۆستا کە مامۆستا نەبێت دا نەمەزرێ مامۆسایەکی زۆر لە لادیا ماوەتەوە کە مافی حەقی خۆیەتی بێتەوە شار و بێتەوە ناو ماڵ و مناڵی خۆی کە ناتوانێت بێتەوە لەسەر ئەرک و سەرشانی خۆی یعنی هاتوچۆ ئەکا ئەمانە هەموو کۆمەڵی بینایی مەکتەب مەسەرن بیناکان دا ئەڕوخێن نۆژە ناکرێنەوە بینایی تازە دروست ناکرێت لەگەڵ زۆربوونی ژمارەی فێرخوازی ساڵانە بینایی نوێیان بۆ دروست ناکرێ اینجا کێشەکانی تری مامۆسا کێشەی باوکی قوتابی کێشەی کۆمەڵگە بەگشتی ئەمانە هەر هەمووی هۆکارن و لە سەرێکی ترەوە بەڕاستی منهەجێکی پرۆگرامەکانیان پرۆگرامی خوێندن من خۆم چەند ساڵێک لە ئامادەکردنی پرۆگرامە لە لوجنەی وەزاریە ئیشم کردووە بەڕاستی ئەمە مەسەرەن ئیقتراحمانە کرد لە عیناتی چەند کۆمپانیایە کە ئاهاتن و تەرحیانە کرد ئێمە مەسەرەن کۆمپانیای سینمانەڵە بژارد ئەمان و ئەم پرۆگرامە ئەگونجێ لەگەڵ مناڵی ئێمەی پەروەردەیی ئێمەی سەرپەرشتیار و مامۆسای پسپۆڕ و خەڵکانی شارەزا بەڵام لە دیوێکی ترەوە ئەچوون گرێبەستیانە کرد لەگەڵ کۆمپانیایەکی ترا پرۆگرامەکانیانە بە کۆمپانیایەک تر یعنی بە غەیری ڕەزامەنی ئێمە ئەمانە هەمووی کۆمەڵێ منهەجی سەقەت و پرۆگرامی ناتەوا و بابەتی قرس و نەگونجاو لەگەڵ بی ئەو لەگەڵ کۆمەلگەی ئێمە کە بوو هەم بۆ مامۆستا بوو بە بارگرانی و هەم بۆ بە قوتابی بوو بە دێوەزمەیە کەوا سڵی لێ بکاتەوە وەکو کاکە مەریوانیش فەرمووی بەشێکی لە قوتابیان زۆر یعنی بەشێکی زۆریان کە واز لە خوێندنێنن بەڕاستی ئەوەیە کەوا دەرەقەتی ئەو منهەجەنەیان بەو شێوەیە ئەبینن لە ئاستی توانا و لە ئاستی هەزبی ئەوانان نییە ئەمانە هەمووی کۆمەڵە هۆکارێکن کە بوونەتە هۆی ئەوەی کە پرۆسەی پەروەردە بەداخەوە ڕۆژ بە ڕۆژ لە داڕمانە بوو تا ئێستا بەو شوەیە کە ئیبینی بە ڕاستە باوەسا من هەن ناوی بەڕێزی لە سەر زۆر لە منهەجەکان لە لیژنەی ئامادەکاری منهەجەکانە بینیومە بەڵام خۆ بەشێ لە منهەجەکان منهەجی وڵاتانی ئەوروپای سویدیە یعنی بۆ وێ وڵاتێکی پێشکەوت و بەشێ لە منهەجەکەی بینی سیستەم و سیستەمی پەروەردە تیۆریزێکی یا تەوزیفێکی بۆ ناو چۆنەڵی کەرتی پەروەردە لە هەرێمی کوردستان بۆ ئەبێ ئەمە خراپی ئایا ئەتەوێ بڵێ ئەم دووبی ئەوە ئەم دوو ژینگەی زۆر جیاوازن کە ئەزمموی شوێنێکی تربێنی لای خۆ دیسانەوە تێستیکەیتەوە ئاخر خۆی هەر ئەو قسەیە کە عەرزم کردی ئەم دوو یعنی کۆمەڵێ خۆی پەروەردە چەند پایەیەکی هەیە یەکێ لە پایەکانی منهەجەکەیە بەڵام پایەکی تریان مەسەرەن قوتابی و یعنی ژینگەی ماڵی مناڵە پایەکی تریان مامۆستا و فێرکارە ئەوان زمینە سازی کە نەکرابێ بۆ ئەو پرۆسەیە یا بۆ ئەو شێوازە لە پەروەردە یا لە منهەجە کە هێنن وەکو وایە تۆ یەک بێنی
لە زەویەکە بتەوێ بیچێنی کە ئەو تۆوە بەو مەناخ و بەو جەوە نەکات ئەخ پەروەردە نابێت گەورەنە وە بە تەجروبەیش زانراکە ئەوە دوایەوە زۆربەیشی بەڕاستی ئەو شتانە هەر ئیدعا و قسەیە ینی وەرە بڕۆ مقارنەی خوێندنگەکانی ئێمە بکە لەگەڵ خوێندنگەکانی سوید و وڵاتانی ترا خوێندنگەکانی ئێمە ژووری پۆلی قوتابی قوتابی تایە 45 تایە 35 تایە اینجا مناڵی نامونسەجیمی تایە تەمەنی جیاوازی تایە بەڵام لە وڵاتان ئەمانە هەر هەمووی پۆلێن کراوە هەر هەمووی بە شێوازێکی پەروەردەیی ڕێکخراوە اینجا منهەجیان بۆ دابەزێنن و منهەج لەوێ و کاکمەریوان شارەزای ئەزانێ منهەج لەوێ شتێکی مرکزی نییە لە مرکزەوە دابەزێ و خەڵکیش تەلقینی کرێ و فێر بکرێ بەڵکو بەپێی حەز و ئارزوی بەڵێ ئێوە کاتانە خەریکی داڕشتنەوەی منهەجەکان ئێوە ئەمەتان ئەگەیانە لایەنی بەرپرس یعنی دەنگتان بەرز نەکردەوە کە ئەم منهەجە بۆ ئەم زەمینەی ئێستا بۆ ئەم ژینگە کۆمەڵایەتی و کەلتوری ئێمە نابێت بەڵێ ئەمانوت بەڵام کە ئەڵێ و نابیسرێ من لێرەوە حەزەکەم ئاماژە بۆ بکەم لەو وەزارەتی پەروەردەی ئێمە جگە لەوەی کە وەزیرەکانمان من ناڵێم لەوانەیە لە بوارێکی ترا سەرکەوتوو بێ وەزیر ئەو وەزیرە سین لە وەزیرەکان بەڵام بە درێژایی ئەم ساڵانەی کە حکوومەتی هەرێم بووە یعنی بەدەگمەن وەزیرێکیان هێناوە کە پسپۆر بێ لە ئیشی پەروەردە باشە ئەوان پرسیار ئەڵێن ئەمە پۆستێکی با بڵین سیادی و پۆستێکی حیزبی و ئەمانە ڕایۆشکاری هەیە من احتیکاکم بووە لەگەڵ کۆمەلە لەو ڕایۆشکارانە لە وەزارەت و لە بەڕێوەبەرەتی گشتی پرۆگرامەکان کە لە هەولێر ئێمە هاتوچۆمان کردو باوەڕتان هەبێ هەر لەسەر حسابی منسوبیەت و مەحسوبیەت و ڕەفاقەت و حیزبایەتی ئەمانە ڕایۆشکاریشان دانابوو لەگەڵ ڕێزمە لەگەڵ ڕێزی تەوامە بۆ کەسایەتی کاتەمەش گرفتێکی تری بێگومان نەبووە پێیان بڵێ ئەمە هەڵەیە ئێمە قسەمانەکە ئێمە قسەمانە کرد خەڵکێکی تر لە پشتەوە بۆ لای ئەوانی کە ئیشەکانیان بەدەستە کە ئەڵقا حساسەکەیان بەدەستە ئەچون ئێوە ئەیانوت نەخێر قوربانی ئێمە تەجروبەمان کردووە فڵان کۆمپانیا وایە و قسەکانی ئێمەیان بەداخەوە ئەوە لەوانەیە پەروەردەی ماقارەی ئێستا گەیاندووە ئەو بێ با کێش بەرامبەر بە سیستمی پەروەردەی و پرۆسی پەروەردەی مامۆستا لە هەرێمی کوردستان خۆت ئەزانی لە ڕابردووە لە ماوەی ئەوەت بۆ 3 ساڵی ڕابردوو تەنانە دەست برا بۆ قوتی ژیانی مامۆستا و فەرمانبەرانی بواری پەروەردەی لە هەرێمی کوردستان و بایکۆت بە مانگ و 2 مانگ و 3 مانگ لە ناوەندەکانی خوێن ناکرا هەتا ئێستا کە تاقیکردنەوەکان کەوتۆتە ئێستەوە بەشێکیان ڕاستە پێشرە بوو بەشێکیان ئەکرا زووتریانی بکرانایە بەڵام تەنانە تاقیکردنەوەی پۆلەکانی تریشان دواخست بەهۆی بایکۆتەوە لە سنووری پارێزگای سلێمانی بەتایبەتی تۆ دیقەت کە لەسەر قسەی جەنابەت یعنی مامۆستا کە ئەبوو ڕێزدارترین و خزمەتکراوترین چین بێ لە ناو کۆمەڵگایە چونکە تا مامۆستا مرتاح نەبێت چونکە ئیشی مامۆستا لەگەڵ مێشکایە لەگەڵ مرۆڤایە مرۆڤ سازە ئەو کە تا ئەو مرتاح نەبێ ناتوانێت مناڵت بۆ پێ بگەێنێ کەچی ئەوان بەڕاستی گەورەترین زەربیان لە پرۆسی پەروەردەدا چونکە وەکو دایکەکە کە دڵسۆز نەبوو ئاوا دەرچوون بەداخەوە ئەبینی مامۆستا ئەو هەموو موچەی خوراوە ئەو هەموو موچەی لێ ئەبڕن ئەو هەموو ناچاریان کردووە بچێ هەندێک کاسبی و ئیشکا لە بازاڕاکە ئیشی ئەو نییە کە بەو ناشێ لە ئیشەوە ڕاکە بۆ یەکسەر مامۆستا مەفروزە ئیسراحەت بکە مەفروزە بتوانێت دەروونێکی ئارامی هەبێ مامۆستاش سەرباری ئەوە جەنابی وەزیر لەو بینایە گوێم لێ بوو هەر خێرا مانگێک 2 مانگ هینەکانیان تۆزیەکەم کردەوە خۆ من مەسی شخصی خۆم ناکە بڵێم دیفاع لە خۆمەکەم بەزۆکو حەقوتنێک 1-2 مانگێکی بەسەراتی پەڕ بوو لە کەمکردنەوەی هینەکە پاشەکەوتەکە خێراوتی هاندانی مامۆستا پێویست ناکە بیاندرێتێ نابێ بیاندرێتێ چونکم ئەوە بۆ کاتێ بوو کە پاشەکە یعنی بەو شێوەیە مامەڵە لەگەڵ مامۆستاکەن مالیعلم ئەوایە مامۆستا یعنی وەکو خۆیان ئەیانوت ئەوایە لەسەر سەریان دایانانە ئەوایە بە پێشەنگیان بزانینە بەڵام ئەمە هەرتەنها دروشم بوو بەس داوای ئەرکیان لێەکەن ماف نابێ ڕاستە سپاس مامۆستا مەریوان تۆرێکی تری بەرنامەکەمان بریتێ لە باسوخواسی تاقیکردنەوەکانی پۆلی نۆیەم نیشتیمانی و هەروەها ئەزمونە گشتیەکانی پۆلی 12 یعنی قسە لەسەر کەم و کورتیەکانی ئەم تاقیکردنەوانە زۆرەکرێ لەم کاتانەدا کە پێم وابێ تر لە نەمڕۆ و سبەیە کۆتایی بێ تاقیکردنەوەکان دێ بەتەواوی ئەم کەم و کورتیانە لە چێوە سەرچاوی کەوتووە و ڕەخنەگریایە و ڕۆژنامەنووسێک لە بواری پەروەردەیە چی دەستکەوتەوە معلومە کە کەم و کورتیەکان
لە سیستەمی بەڕێوەبردنی تاقیکردنەوە گشتەکانی پۆلینۆیەم و دوانزەیەمی ئامادەیە ڕوویداوە. بەڵێ سوپاس وڵا پرسیارەکەش لە بەرێسە لە کاتی امتحانەکان لە بەرەو کۆتایە چێتەوەش پرسیارێکی گرنگە لە ڕاستیە ئەم پرسیارە ئەکرێ بە دوو بەشەوە یەکەمیان ئەوەی کە گرفتە لە پرسیاری کە لە زمانی خەڵکە و پێڵێن بە کەلۆری نیشتیمانی پۆلی 9 بەشێکیان پەیوەندی بە باسکردنی کەشەفبوونی پرسیارەوە هەیە بەشێکیان پەیوەندی بە قۆپیەوە هەیە. ئەگەر بە کورتی مەجال هەبێت بە خێرایی بە لە دوای ڕاپەڕینەوە پیا بچمەوە لە دوای ڕاپەڕینەوە هەتاوکو ئێستاکە تاقیکردنەوەکانی قۆناغی بە کەلۆری 9 و بە پلەی یەکەم 12 هیچ ساڵێ نەبوو ئەم تاقیکردنەوەی بێکێشە بێت بڵێ ئێمە تاقیکردنەوەی ڕۆژتۆ بێکێشە بوو. جارێ وتمان کردمان بە دوو بەشەوە بەشێکیان پرسیارەکان و کەشەفبوونی پرسیار جاروبار و دزینی پرسیار و ئەمانە ئەمە لە دوای ڕاپەڕینەوە ساڵێکیان لە ناوەڕاستینەوەکانانەوە 6 بوو پرسیارەکان لە بازار باشکرا فرۆشتا تاقیکردنەوەکە هەڵوەشایەوە ئیسە لە نوێ تاقیکردنەوە کرایەوە یانیەوە مێژوێکی هەیە. بە دوای ئەوە پێشتر و دواتریش هەبووە بەڵام لە ئاستی لۆکاڵیا بووە یا لە ئاستی دەنگوا هەبووە ئەمە گەر ڕاست بێت یان ڕاست بێم قسە کە هەیە ئەتا ئەم دەقەیە کاڵم پرسیاری نزیک کەشف بۆ نمونە ئەم دەنگۆیە بۆ خۆی خراپە یعنی گەر ڕاست بێت زەمینە ڕەخسانن بۆ دروستبوونی ئەو دەنگۆیە مەترسیدارە ڕاست بێت هەر خراپە هەڵەت بێت هەر خراپە چونکە بارێکی ئاڵۆز وە شێوە و لای دەرونی خوێنکار و کەسوکاریان دروستەکات ئەمە بە نیسبەتی پرسیارەوە ئەمە لە ژینی دەنگوا ئەمایەوە بەڵام لە سەردەمی لەم 2-3 ساڵی ڕابردووە لە کە فەیسبوک و ئەنتەرنێت بەربڵاو بوو پرسیارەکان لە ڕێی فەیسبوک و ڤایبەرەوە کەشفە بوو ئەمەیان بە تەواوەتی حکومەتی ڕاستڵەکان بەڵێ کەشف بوو ئەم کەشفبوونە وهای لێ کرد لەم 2 ساڵی ڕابردووە پار و ئەمساڵ هین بکەن ئەنتەرنێت نەهێڵن لە کاتی امتحانەکانە لە ساعات 9 لەو 2-3 ساعتی بانیانە خەتی ئەنتەرنێت نەمێنێت و شەبەکەی مۆبایل دانن لە هینەکانە لە هینەکانە لە خوێندنەکانە بۆی لە ڕێی مۆبایلیشەوە هیچ شتێک نەکرێت شەبەکە نەهێڵێت وەمانە یعنی بە کورتەکەی غەشی لۆکاڵی و کەمینەی لە نەوەکانە ئەوەی 96 لە دەرچێکەوتم ئەوە نا ئەوە جەماعی بوو بڵاوبەوە لە غەشی لۆکاڵی و کەمینەوە کردی بە غەشی جەماعی هی پرسیار یعنی با بڵین کەشفبوونی پرسیاری لە تاکوتەراوە لە کەمینەوە کرد بە زۆرینە لە ڕێی ڤایبەر و لە ڕێی ڤایبەر و لە ڕێی ئەنتەرنێت بەکارهێنانی تەکنۆلۆژیا تەکنۆلۆژیاوە ئەمە بەنسبەتی پرسیارەوە کە حکومەت سەیطرەی بەسەر ئەما کرد لە پار و ئەم ساڵەوە سەیطرەی بەسەرا کرد ئێستاکە دیسانەوە بۆ ئەم ساڵ چینەوە سەر کۆنەکە دەنگۆکەدێلی قۆپیە کلاسیکە پێیا بووە ئەو پرسیارانە کەشف بوو ئەمە وایە و ئەمە وایە و ئەمە دروست بوو یعنی هەردووشی بەس حکومەت بەوەی جەماعەکە ڕاستڵەکە بەمەی کەمینەکە ڕاناسڵەچێت کەمینێک سوود لە پرسیار وەرگێ بە هەرنەوە بێت سوودی لێوەرگرت بێت یان وەریگرت بێت یا شتێکەوانە ئەمە بەنسبەتی پرسیارەوە بەنسبەتی قۆپیەکەشەوە ئیش دوو جۆرە کە خوێندکار بیکەن بەڵام ببوورێ ئەو کەشفبوونە تۆ هیچ هینێک ئێمە تەبان بەڵگەمان لە بەردەسانی ێستا قسەی لەسەر بکەین بەڵام ئایا کە زۆرینەیە خەڵک ئێڵێەوە ئەڵێ خوێندکار جوابیاوە و توتی بای 100 دەرەجە جواب ماوت و پێشتر سەعات 6 پرسیارم بین و شتیوە ئەمانە هیچ ئەسڵێکی هەیە ئەمە ئەزانین چۆنە ئەمەی کە چوینەوە سەر کۆنەکە وەکو بزە بە دۆ کوچی وایە وەکو چی لێتەوە مەسێستا تۆ بە بەرپرسێگەڵی ئەمە گەندەڵی کردو ئەمە دزی کردووە ماڵ و مڵکی هەیە پارەی هەیە بەڵام هیچ شتێک دیانێتەوە ئەمە بێدادگای ئەمەسەم بڵێ ئەوە تایان ئەوەتا لەم کاتەشا بەنسبەتی پرسیارەوە کە لە ڕێی ئەنتەرنێتەوە کەشف نەبێت وەکو ئەو دزی بەرپرسەی لێت نازانێت مەسەلەن لە دەنگەوە ئەمێنێتەوە یا لە کەمینەیە ئەمێنێتەوە لەبەر ئەوە بۆ کەشفبوونی پرسیارەوە بۆ هەمان شێوە بۆ قۆپیەکەش بە هەمان شێوە قۆپیەکەش جاران لە ئاستی تاکا بوو ئەوەی کە پێی بتێ غەش لە ئەنتەرنێتا پایابوونی تەکنۆلۆژیایە بوو بە جەماعی ئێستا وردەوەدا ئەویش بۆ تۆ بۆ ئاستی تاک و لۆکاڵی ناوچەی
لە شوێنەکەی لە شوێنێک نییە ئەوە هەردووشی کە تاواکەری یەکترن هەردووکی کە تاواکەری یەکترن ئەوەی کە ئێستا خراپەکەی کە وتم کە خراپە ئەوەیە کە ئەو دەنگ و دیعانە کە هەیە کە من متابعەم کردووە پرسیارم کرد ئەمڕۆ چاودێری ئەو وەزعم کرد لە دوو سەرچاوی با بڵێن ئەوانەی کە شارەزان لە چەند سەرچاوەیەکەوە نەک دێکوانم کە لە بواری با بڵێن پەروەردائیشەکەن وتیان مادەم شەو بڵاو نەبووتەوە خەڵک ببینێ سا حوتۆشتی بانی بڵاو بۆ تۆ ئەوش دەستنووس بووە بەنسبەتی پرسیاری شەش بووە دەستنووس بووە دەستنووس بووە ئەوەی لەسەر کیمیا و دواتر لەسەر ئینگلیزی لەسەر ئینگلیزی بەڵاوتی دەستنووس بووە بڵاوبەتەوە ئەگەر ئەوەی ئەو کەسی کە ئەوەی لابوو بۆ شەو بڵاوی دەکرێت و هەموو عالم ببینێت هەموو خەڵک ببینێت لەبەر زیادە دەنگۆ ئەگەر ڕاست بێت یان مەسەلەن یان ئەوە با بڵێن بێت ئەوە بێت ئەو دەنگۆیە بۆ خۆی شڵەژانێک لە بواری پەروەردە دروستکە بۆیە من لە سەرەتای قسەکانمەوتم ساڵ نەبووە پەروەردە گرفتی نەبێ یەکێ لە گرفتەکانی کە چییە ئەم هەڵبژاردنە گرفتی لە چیە چوار هەڵبژاردن هەر چواری بۆ بێت هەر شایە ڕاستە بەڵام یەک دانەی لەوانی کە ڕاسترە یعنی کابێت تۆ ئەمیش هەڵبژێری هەر ڕاستە ئەی کابێ ئەم پرسیارە بۆ گشتی دانەنراوە ئەم پرسیارە بۆ تەلەبەی پزیشکی و بەڵام لەسەر ئەوەی تۆ هەتا تاقیکردنەوەکانی سەرەتاوی زیندەوەرزانیا بڵێن ئەحیا ئەڵێن یعنی چەند پرسیارێکی تێ زیاد لە چوار پرسیار هەر وەڵامەکەی هەڵەیە بەڵام وەزارەتی پەروەردە دان بەو هەڵەیان نانێ تا چەند ئەمەیان یعنی ئەمە دروستە ئەڵێن مامۆسایانی ئەوانی زۆر شارەزان لە بواری زیندەوەرزانی هەڵبەت بەداخەوە من لێرەوە بە بینەرانی بەڕێز و خۆشەوی سەڵێم کە ینی هەوڵمدا زۆر لە بەرپرسانی پەروەردەی لیژنەی تاقیکردنەوەکان و سەرپەرشتێرەکان بێتە ستۆدیۆ قسە لەسەر و بابەتەکەین بەڵام هەمویان ئامادەیان دەرنەبری وتیان ئێمە ناتوانین ئەوە بۆکو جۆرێک لە هێڵی سوور بۆیان دانراوە یعنی پرسیارەکانی زیندەوەرزانی سێ چوار پرسیاریان بە زیادەوە هەر هەڵەیە هەڵا مامۆسایانی زیندەوەرزانی خۆیان ئەوانی زۆر شارەزانەمە هەڵەیە بەڵام یاعترافی پێ ناکە وەزارەتی پەروەردە بەڵێ هەموو دەرسەکانیان زۆربەی دەرسەکان چەندانەیەک لە دانەیەک زیاتر گرفتی هەبووە یعنی ئێستا ئەوەی زیندەوەرزانی لەبەروی کە ئەم چێت تەماشاکە چونکە تەلەبەکە بۆ پزیشکی بۆ ئەندازیاری ئەمانە هەوڵەیە زەختێکی زۆر چۆتە سەر وەزارەتی پەروەردە هاتوون لیژنەیان لەسەر گرتووە بەڵام لە هەمان کاتا ئەو گرفتی پرسیارە چۆن بۆ زیندەوەرزانیە بۆ دەرسی کەشە بووە بۆ نە بۆ دەرسی کوردیش هەیە بۆ ئەدەبی و عیلمەکانی شەیە بۆ پیشەیەکانیش من نمونەشم هێناوەتەوە بۆ بیرکاریش یعنی بیرکاری هێندە قورس بووە پرسیارەکانە یعنی زۆربەی تەلەبە مامۆستا سادق قسێکی جوانی کرد من حەزەکەم درێژە بە ڕوونکردنەوە سەر قسەیەوە قسێکی زۆر جوانی کرد وتی باسی منهەجەکەی کرد کە ئەم منهەجە هەزم ناکرێت لە ڕاستیە منهەجی مەکتەب بە دەرەجەی یەکەم 12 چکە 12 بۆ زانکۆ پەیمانگایە بۆ یاڵم بەدە یا ئەوانی تریش بەڵام 12ەکە بۆ زانکۆ پەیمانگایە منهەجەکە وەها دانراوە ئەم منهەجە کە خوێنکار پێویستی بە مامۆستای تایبەت بێ بە مەلزەمە بێت وە زیاد لە حەد تاقت بڕوشێنە وە زیاد لە حەد بەشێشی گشتی هەموو منهەجەکان زیاد لە حەد منهەجێکی هینە با بڵێن بێتامە بەڵگە چی ینی قسەیەکە یەکەین بەڵام بەڵگە چیە باشە بەیانی نیۆڕۆ عەسر پاییز بەهار زستان هاوین هەر چوار وەرزەکە بانی تا ئێوارە بڕۆ لە هەموو شارەکانی کوردستانە بزان لە بەدەرکی سەرا بۆن من لە سلەیمانی ئەم هەموو مەلزەمەیە چێکا لە بەدەرکی سەرایە هەر چوار وەرزەکە ئەگەر ئەم کتێبە مەزبووتە و خەلەلی نییە ئەم هەموو مەلزەمەیە چێ لە بازاڕ جیاواز ئەم مەلزەمەیە ڕوونکردنەوەی بۆ ئەمە چکە ئەمە ناڕوونە ئەوانەی ئەمەیان داناوە بێت دادگایی بکرێن ئەمانە تاوانبارن مامۆستا پێویستت بە مامۆسای تایبەتە کە کتێب هەبوو یعنی چی تەفسیری کتێبی شەبێت تەفسیری کتێب هەبێت یعنی شرۆڤەی کتێب هەبێت شرۆڤەی کتێب هەبێت یەک منهەجە لەبەر ئەوە منهەجەکی ناڕوونە مامۆستا بە کورتی شارتی پێکرد منهەجێکە خراپە بە شێشی گشتی وەها دانراوە کە ئەم تەلەبێ پێویستی بەوە بێت سپاس مامۆستا دێمەوە لات با بچمە لای مامۆستا ئیزافەیە بۆ قسەکەی کاک مەریوان دەربارەی تاقیکردنەوەکان من شتێکم بەداخەوە بیستووە کە مافی قوتابیان زۆر پێشێر کردووە لەم بابەتی تاقیکردنەوە ئەڵێن پرسیار کە حەقی خۆیەتی وەرگێتەوە دوای ئیمتیحان تەلەبە کە یەتە دەرەوە پرسیارەکە حەقی خۆیەتی جاران وابوو هاتەوە حەلیە کرد ئیزانی خۆی هەڵسەنگانێکی بۆ خۆیە کرد ئەوەندە دێنم دەرەجە کردیانە بە عقدەیەکی نەفسی ئەڵێن نەیانەوە
لێ باشە من داواکەم کە وەکو ئەو ڕۆژە نیانەوە لەبەر کۆمەڵی بەحساب ڕێگری لە بەعزێ گوایە غەش و ئەمانە با لەگەڵ مادەی داهاتوە لەگەڵ ئیمتیحانی مادەی داهاتوە پرسیاری مادەی پێشیان بنەوە مناڵ هەتە خۆیەتی بۆچی ئەو مەحرومیان کردووە بەڕاستی زۆر ئازارم پێگەی کە ئەو قسەیان بیستووە بۆی تاواکەمە قسێ ئەو قسێ زۆر ڕاستە ئەو پرسیارانە بە هیچ جۆرە نادرێتەوە بە تەلەبەکان بەڵام مەسەلەسە بە نسبەتی زانستی وێژەیەوە لە ئینتەرنێت بڵاو بێتەوە بەڵام بە نسبەتی پۆلینۆ بڵاو نابێتەوە بە نسبەتی پیشەیەکان زراعە کشتتوکاڵ پیشەسازی لەگەڵ بازرگانی بڵاو نابێتەوە یعنی نابێنرێ ئەمە تەلەبەیەکە یعنی من بۆ یەکێ لە ئیمتیحانەکان چوون بۆ مەکتەبێک کە ئیمتیحان تەواو بووە نسخەیان ناومەتێ ئینسیساخی کەم فۆتۆکۆپی کەم نیان ناومەتێ چوم ئیسمە بۆ بەبای ڕستمی بگرم ئیمتیحان تەواو بووە نانێشتەوە وتوانە شوێنی ئەمە کوێ بۆ نمونە لە شەکرەکە کۆنتترۆڵێکیان هەیە لێ پرسیارەکان تۆکەنە چوون بۆ ئێوتیان ڕاست هەموو پرسیارەکان تێ بەڵام لە دەسەڵاتی ئێمانی پرسیارە بێنی وتم پرسیارم نایە ڕست مناڵەتوانە بگاتەوە بۆ مناڵەتوانێ بگات من چەند مەکتەبێکم کردووە و چوشمەتەوە شوێنەی کە پرسیارەکانی تیایی نەبێت پرسیاری نۆ وەرگرم پرسیاری 12 زانستی وێژە وەرگرم پرسیاری پیشی وەرگرم ینی بەداخەوە یعنی ئەمە خەتەرکی گەورەیە باڵێ ئەمە مەسە سادق تۆ چیتەیە لەسەر ئەو کەم و کورتیانی ماوەسا مەریوان ئاماژەی بەکرد هەڵبەت مشتی کەم لە بەردەسایە دوای ئەو پرسیارەشتان یەکەم کە جیاوازیەکی زۆرەیەوە پۆل هەیە یاخود ئاستی خوێندنەیە بەشێکی زۆری کتێبەکە ترک بوو هاتوۆتەوە لە ئیمتیحانە هەنی ئەو کارە ساتش بەڵام لەسەروانی مامۆستا مەریوان تۆ چیتە وەکو سەرپەرشتیار کە پێشتر تەجربەوە هەبووە ئابەم هەموو کەم و کورتیەوە تاقیکردنەوەکان بەڕێوە من بەداخەوە طبعا من با ئێستا دوورم لە پرۆسەکە بەڵام هەر محتەمم لە ڕێ ئەو دۆست و ڕەفیق و هاوڕێیانم کە لە سەرپەرشتیارن پرسیارەکەم تەلەفۆنشتمان لە بینە هەیە هەندێک شتە بیستم بەڕاستی زۆرجێ ئەسەف و داخە بە تایبەتی مەسلەی ئەم پرسیارانە و نەگونجانی و پرسیارانە و قورسی پرسیار و یعنی پرسیاری لا منهجی و ئەمانە کە هێناوەتە بۆ تەلەبەر بە تایبەتی ئەلەم 1-2 ساڵە کە تەلەبە قوربەسەر بوو خوێندنی وەک پێویست نەبوو بایکۆت کراوە ئەمانە لە جیاتی چاودێری بکرێن بەڵام من بەهەرحاڵ ئەوە جێڵم بۆ وانەی کە ئێستا محتەمن بە ئیشەکە بەس من لە ڕوویەکی کەیشەوە ئەوەی کە پێم باشە بکرایە یا بکرێ ئەوەیە کەوا مەسەلەن یەکێ لەو شتانە ئەمساڵ بیستومە کە سەرپەرشتیارەکان پرسیارە بن و سەرپەرشتی هۆڵەکانی تاقیکردنەوەکەن کە ئەم شتێکی باشە بەڵام هینێکی تایە ینی ناتەواویەکی تایە ئەویش ئەوەیە کە تەنیا بەڕێوەبەری هۆڵ خۆی هۆڵەکان ڕێکە خاو تەنزیمەکە باشتر وابوو بە هاوکاری بەڕێوەبەری ئەو قوتابخانەیە کە هۆڵەکەی تایەوە سەرپەرشتیارەکە 3-4 ڕۆژێک پێش لەوەی دەستکەن بە تاقیکردنەوەکان کۆبوونەوەی بکەن و بچن سەیری هۆڵەکان بکەن و شوێنی دانیشتنی قوتابی لە ڕووی ڕووناکیەوە لە ڕووی فێنچیەوە لە ڕووی مەسەلەن دەنگی ئەو کەسێک کە پرسیاری هەبێت بیگا بە مامۆستا لەو ڕوانەیە بۆی کەسێک لە پەنا نەبێت کەسێک بتوانێت بچێتە پەنای یعنی وایە ئەمەیان تەنزیم کردایە کە وابزانم نەکراوە کە ئەوە خاڵێکی نەگەتیف و نوقسانی کرێ بەڵام ئاماژەش بەوەکەین مامۆستا ینی دەستپێکردنی تاقیکردنەوەکان بە تایبەتی پۆلی 9 و 12کان یعنی لە دوای دەرهاویشتە و ئەو بارە سایکۆلۆژی خەڵکە لە دوای هەڵبژارنەکانەوە لە هەرێمی کوردستان هەڵبژارنەکانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق ئەنجامدرا ئەمەش بۆ خۆی تا ڕادێ کاریگەریی نێگەتیڤە بۆ لە سەباری دەرگومان ئەوان بەشێکن لەم خەڵکە هەموو لە عایلە و لە ناوماڵ و خێزاناژین کە هەمووی دەردەدڵی هەیە بەس ئەکراوە مەسەن ڕێی چەند بەرنمەیەکی تەلەڤیزیۆنی ئاراستەکراوە تادیەیەک بکرێ بۆ قوتابی دڵخۆشیێکیان بۆ بکرێ هەندێن ئامۆژگاری و ئاراستیان بکرێ بەڵام ئیتر لە وڵاتی ئێمە ئەوە تا کەس وەکو مامۆسایش باسی کرد خانەوادەکان و خێزانەکان خۆیان ئەو زۆرینەی ئەو ئاستی سەقافەت و ڕۆشنبیر و خوێنەواری نییە کە مناڵەکەی وەک پێویست ئامادەکە کەسێکیش نییە خەمیان خوا و هەمووی ئەوەی کە تۆی بینی لە تەلەڤیزیۆنەکان و هەر دەردەدڵ و خەم و خەفەتە و مناڵیش بەشێکە لەوە بێگومان بەو دەردەوە چنە هۆڵی تاقیکردنەوە بۆیە بەڵام من گەشتبینم کە مناڵی ئێمە ئینشەڵا پرسار نەبن و جهدی خۆیان بکەن ماندووبوونی خۆیان بکەن چەند ڕۆژێکە و کۆتایی دێ هەر وەک ساڵان چۆن بەڕاستی نمرەی باش هات و ینی خەڵکی سەرکەوتومان زۆر هەیە و خەڵکی ناوازە و بڵین بلیمەتمان زۆر هەیە هیوادارم ئەوە هەر کەم نەگەێت مامۆستا مەریوان پرسیارێکە هەبوو لێت بکەم ڕۆگوتم بە مامۆستا سادقیش ینی
پۆلمانەیە بۆ بنەڕەتیەکان بەشێکیان بنەڕەتی یا بڵێن دواناوەندی ئامادەیە خۆ بنەڕەتی ئیسلامین لە بۆ منە ئیمتیحانێکی و کوردیە بەشێکی زۆر تەرکیتیا بۆ پرسیارەکانیان بەڵام لە ئیمتیحانە هاتوۆتە ئەوەی کە من بیستومەوە لە بەڕێوەبەرەکانیانەوە بەشێکی بیستوم بای ئەڵە 44 دەرەجە هاتوۆتەوە لە ئیمتیحانە بۆ پۆلی نۆکان لە ئیمتیحانی کوریا ئەمە تەرکیش کراوە بە مەلزەم و بە کتابی ڕسمی تەرک کراوە ئەمە بۆ خۆی کارەسات نییە مامۆسایی 44 دەرەجە بێتەوە تەرک کرابێ پێشتر وتوێتی بە خوێنکار تەرکە و وازی لێ نابێ یعنی ئەمە بە بیستن بیستمەوە بەشێک لە مامۆساکان خۆیان دانی پیانەوە بەڕێوەبەرەکان خەریکی ئێستا چارەسەرکردنی و کێشەیان بەڵێ ئەوە هەبووە ساڵ هەبووە مەسەلەن 4 ساڵێک لەمە پێش لە پۆلی نۆ لە ئێستاوە با بڵێن لە مانگی 6ەوە هەتاوەکو مانگی 8 3 جار ئەنجام گۆڕاوە قوتابی یعنی ئەو گرفتێکی ئێستا نییە توێت ئەو باسەکەی یعنی هەبووە 3 ئەمە لێرە زۆر حەقی خوێنکارە فەوتیاخە مامۆستاوە نزیکەی نیوەی دەرەجەکەیە بەڵێ مامۆستانی نزیکەی نیوەی ئەو دەمرێ من حەز ناکەم باسی ئەوە بکەم بڵێم لە سەردەمی ئەو بەڕێوەبەرە گشتیە یعنی هەبووە بەداخەوە 3 جار خاڵێکی تر جگاوە یعنی تۆ من هەچەکە دانراوە بزانە من چه هیلاکیمان و بوونێکم 5 ساڵەمە دانراوە باشە لاپەڕێتیا هەیە لەم 5 ساڵە یەک حرفیتیان نادوێتەوە یعنی هیلاک بووم بەدەستیەوە مردم بەدەستیەوە هەرچی پرسیارە هێناومە لاپەڕە هەیە دوان هەیە سییان هەیە حرفیتیان نادوێتەوە ئەتۆ مەنەجە ئەمەش خیانەت ئەمەش غەدرە ئەمەش غەدرە کە میزاجی ئەو کەسی کە پرسیار دانێ ناحەقی لە دانانی پرسیار ئەمساڵ پرسیارەکانی پۆلی نۆکان لە ئاسی پارێزگاکانی شابەوە دوانزەکان لە ئاسی مەرکەزی لە ئاسی سەبەوە پارێزگای سلێمانی بۆ خۆی سەر بەخۆیە لیژنەی تاقیکردنەوەکانی ئەم سنوورە دایناوە بەڵام بۆ ئەبێیانی وا بێ ڕەچاوی تەنانە بارودۆخە تایبەتەکەش نەکرێت من بۆ وەڵامی ئەو قسێ ئەو وەڵامی بەرپرسێکی شێمەوە کە لە کەمڕۆژی تاقیکردنەوەکان وتی بەهۆی ئەو بارودۆخی کە بەسەر هەرێمی کوردستان و بایکۆت و ئەو شتەی کە لە ڕابردووا بینیمان هات ڕەچاوی ئەو بارودۆخە کراوە بەڵام من چاودێری ئەو قسەم کرد ڕەچاوی ئەو بارودۆخە کورتیەکان سلماندی کە ڕەچاو نەکراوە کەم و کورتی زۆر وەک پرسیارەکانیش قرس بەڵامەوە سامەریوان سپاس دەکەم من ماوەی بەرنامەکەم کۆتایی ئەگەر دوا قسە شتێکت هەبێت چی بکرێ بۆی ئەم کێشە و گیر و گرفتانە چارەسەر بکرێت یعنی چ میکانیزمێ بگیرێتە بە ڕێکخراوی کۆمەڵگەی مەدەنی تەنانە ئەوانی کە لە بواری پەروەردان ناوەندەکانی پەروەردەی لە دەرەوەی ڕسمیاتی حکوومەتی هەرێم و یەکەی سەرپەرشتیاریەکان دامەزراوی سەرپەرشتیاری چی بکەن بۆی ئەم هەموو کێشەیەتی تا ئێستا هاتووە کۆتایی پێبن و خوێنکاریش لە دۆخێکی شڵەژاوی دەربێنن بەڵێ ئەبێ هەر هەموو ئەوانەی کە لە بواری پەروەردا ئیشەکەن و بە دەرەجەی یەکەم حکوومەت پەروەردە بکە بە خەمی یەکەمی سەرشی بۆ چارەسەرکردنی کێشەکان حتاوەکو ئەمە نەکات کێشەکانی پەروەردە چارەسەر ناکرێت و پێی ئەوەترێ بەڕێکردن و بەڕێکردنی ڕۆژ پێ دوایە بیکە نایکات گەشتبینی ئەم نا کەسێک کە خەریکی ئیشی خۆی و خەریکی دزی و تاڵانی و گەندەڵی و ئەو ژیانەکەی لە خەڵک سەنەوە خۆ پەروەردە پێش ژیان نییە با من یەک بە کورتی یەکشی دووشتە پێ بڵێم یعنی ئێستا بڵێ پەروەردە چەنەمی خاڵەکانە لە ژیانە یەکەم شت نان و ئاوە یەکەم و دووەم نان و ئاو ئەی دوای نان و ئاو تۆ بجۆڵی بگەڕی هەر ئاڕێ ئەنجا چێ مەکتەب ڕۆشتن گەڕان سەفەر ئەی جوڵێ با بڵێن ئەمە سێمە لە چوارەم و پێنجەمە ئەنجا پەروەردەیەت ئەنجا کتێبێت یعنی ئەو نانەکەی لە خەڵک گرتوتەوە ئەنجاوەرە پەروەردەکە سەرەتاکەی سەرچاوەکەی لێوش کرد سپاس ماوەسا سادەگەر تۆ شتێکت هەبێ وەکو دوا قسە هەم لەسەر کۆی ئەوەی کە پرۆسی پەروەردە لە هەرێمی کوردستان بە چ میکانیزمێ چارەسەرکرێ و ڕۆڵی یەکە سەرپەرشتیاریەکان کە بەڕێزێ لە سەرپەرشتیارێتیا بووی سەرپەرشتیاری پسپۆڕی بووی چاودێریت کردووە چالاگوان بووی لەو وارە قسەت کردووە چی بکرێ بۆی ئەم پرۆسەی پەروەردە و فێرکردنە لە هەرێمی کوردستان چیتر لەم دۆخە ناڕەحەت و قورسە ڕزگار بکرێت وێڕای و خاڵانەی کە ئێمە ئاماژەمان پێکرد کە ئەوانە هەمویان جەوهەرین و هەمویان لە نەتیجەی ئەزمون و ئێمە قسەمان کردووە من وەکو سەرپەرشتیارێک کە پێشتر لە ئەو بوارە ئیشم کردووە پێشنیاز دەکەم کە کۆنفرانسێک لەم هاوینا بۆ سەرپەرشتیاران ساز بکرێ
لە ئاسی هەرێمی کوردستان لە ئاسی ئەتوانرێت لە ئاسی بەڕێوەبەری گشتی خۆمانەیە لە ئاسی هەموو هەرێمە بخەی چێکە ناوێ مەقسە بۆ سلێمانی بکەین بە خەمی پەروەردە خەمی هەموو باشووری کوردستانە یعنی تایبەت بە بکاری ئیشرافی بڵێ و لەو کۆنفرانسا بەڕاستی ئەرک و ماف و ئالیەتی کار و هەموو بابەتەکان تاوتوێ بکرێت بۆ ئەوەی کەوا لیجاندا بنرێت بۆ ئەوی کەوا یعنی ئالیەتێکدا بنرێت کەوا ئەو دەستگا گرنگە کە سەرپەرشتیارەتیە بەڕاستی بچێتە سەر سکەی خۆی و بتوانێت ڕۆڵی تایبەتی و چاکی خۆی ببینێت کە خەڵکی زۆر چاک و بە ئەزمون و شارەزای تایە نووسری زۆری تایە خەڵکێکی زۆری چاکی تایە ئەوە یەک دوو لەسەر ئاسی پەروەردەی گشتی سلێمانی داواکەم کەوا لیژنەیەکی ڕاوێژکاری لەسەر ئاسی پەروەردەی گشتی کە لە خەڵکە بە ئەزمونونەکان و ئەوانەی کە کۆن بوون و با خەڵکی خانە نشینشی تیاابێ قەچێکە بۆی کەوا بتوانن مەسەلەن مانگی دوو جار مانگی جارێک بەلایکەمەوە کۆبنەوە بتوانن کەوا ڕێو شوێندانێن و سوود لە هەڵە پێشوەکان وەرگن و پلانێدانن بۆ داهاتوو ئەوە دوو خاڵی سێهەم کە ئەمە زۆر بەڕاستی بەلامەوە مەبەسمە لەبەرەوەی بەهۆی پرۆسی بایکۆتەوە مناڵان زۆر بێبەش بوون لە خوێندن بە تایبەتی پۆلە ناکۆتاکان داواکەم کە بەپێی ئیمکان لەم هاوینا خولێکی بەهێزکردن و بۆ تەواوکردنی ئەو منهەجانی کە تەواو نەکراوە بکرێتەوە وەقەی چیەکە ئەگەر حکوومەتیش یا پەروەردەیش توانای نەبێ باشتەکەی اختیاری بێ و تەلەبانەی کە بڵێن زۆر حەزیان لەوێ توانن شتێکی ڕەمزیش پارە لەوانە وەرگیرە شتێکی ڕەمزی لە مناڵێک بەوەی کەوا بتوانن لە ماوەی مانیەکە دوو مانگە هیچ نەبێ بەشێک لەو هینانە قەرەبوو بکرێتەوە کە فەوتاوە من پێم باشە گەڕەوانە بکرێ تۆزێک یعنی ئاهێگەنێتەوە بەبەری پەروەردەی سنوورەکەمانە. بەڵێ سوپاس بۆ مامۆستا سادق عوسمان سازانی سەرپەرشتیاری پسپۆڕی خانانشینە خۆت پێشووتر لە سنووری پارێزگای سلێمانی. سوپاس بۆ مامۆستا مەریوان سەلاح حلمی ڕۆژنامەنووسی پەروەردەی. سوپاس بۆ ئامادەبوونتان لە ستودیۆی بەرنامەی گفتوگۆی کەناڵی ئەسمانی پەیام.